خودی ئارەقەکەیە کە بۆن ئەکا یان ئەوە ئارەقەکە کە هاتە سەر پێست شتێکی بەسەرایە بۆیە بۆن ئەکا. دڵە کوتی تووشە بێ، ئازاری ماسوولەکانی تووشە بێ. هەتاوەکو ئاپۆکراینەکان چالاک نەبن بۆنی عارەقی لەشیش دروست نابێت. حساسیتت پێی نەبووە کێشەی بۆ دروست نەکردووی لەسەر ئەو شتە بەردەوام بە باشترە وەک لەوەی کە بیگۆڕی بەخسەیەکێکی تر. ئایا دەکرێت ئارەقکردنەوەی زۆریش نیشانەی نەخۆشیەک بکە پێ نەزانراوە جگە لە بۆنەکەی؟ شوێنێکی باشیان نەبووی کە بمێن و فرسەت بێن هەر کاتی عارەقەکە هاتەوە بۆن دروست بێن. هەندێک نەخۆشیمان هەیە وەکو تێکچوونی کارکردنی خوددا. ئەکرێ ئەمە بەهۆی عارەقکردنەوە دەربکەوێت. کێشی لەشی کەم بێت، وەزنی دابەزی بێت لە فترەیەکی زۆرە، کۆکەی هەبێ، بەڵغەمی هەبێ، ئێمە گومان لە نەخۆشی ترەکەینەوە کاتە. هەر کەسێک کە عارەقی کردەوە بۆنی لەشی ناخۆشە بێت. خودی ئارەق نییە کە بۆنی لەش ناخۆشەکە، ئەوەی کە بەسەر ئارەقەکایەت بۆنی لەش ناخۆشەکە. بۆ وەڵامی ئەو پرسیارە و کۆمەڵێک پرسیاری تر دەربارەی بۆنی لەش و چۆنێتی خۆپاراستن لەم بابەتە یەکشەممە کاتژمێر 7 ئێوارە بینەری چارەوت.